خۆزگەم باگریم دەکەن بە ئارزوی خۆیان بە ئەم قسەم بکەی لەسەر شانم بەس کورتی بۆ نایی بۆ ئێرە بۆ یادی هەڵەبجا بۆ نایی بۆ یادی مەرکەزاتی میلەتەکەت مۆزیک جان شارۆکان گۆرانی بێش ئاوەسانەر وەرن بۆ ئێرە یادی هەڵەبجا ئەو هەڵەبجەی کە شانازی هەموو کوردە لە افتیخاری پێوەکەین کە ئێمە شەهیدانی هەموو زەمانمان قومي كون يشفاط كربالة بيسروي زمين قومي كون يشفاط كربالة بيسروي زمين ملتي كنابر موسى بس يجي ملتي لا إلى الرئيس المخوي اجتماع ملتي لا إلى الرئيس المخوي كردستان بيتبس يزار دم بخلده وبيكني ملتي وانا بريه هربي سرباز بجي وڵاتەکە هەر جوانە لەبەرەوەی هەموو شەهیدە قوربانیانەوە 35 کاتژمێر 11:35 هەموو بەیەکەوە دوای بیستنی 34 زەربە بۆی کە گوێچکەی مرۆڤایەتی پێپەرژێنین زلهێزەکانی دنیا ئەو وڵاتانی کە خۆیان ئاشوب و شەڕ بەرپا ئەکەن و خۆیان فرۆشیاری جەنگن ئەوانەی کە چەکە فرۆشن ئەوانەی کیمیاییە فرۆشن و ئەوانەی ڕۆڵەکانمان لەبەر تاپەکانیانە ئێستا شەڕیش بەردەمی خۆیانی گرتووەتەوە زۆر لەمەماوە یادی ڕۆژە شومە بکەینەوە 34 پلانجوتن لەم زەربەیە بێت 34 ساڵەکە ئەو کارەساتە ڕوویەوە بەڵام ئەوە مێژوویەکی ڕەشە بۆ داگیرکەران ئێمە ئەبێ یادی بکەینەوە ئەبێ ئەمنەوەیە سەرزان چیمان بەسەر هاتووە